سڵاتان لێبێ و کاتتان باش بینەران لە ئەڵقەی شتری بەرنامەی ئەڤڕۆ لە کەناڵی ئاسمان ڕێگا و ڕادیۆی ئاسمانی ئازادی جاری شتر پێتان دەگەینەوە لەم ئەڵقەی بەرنامەی ئەڤڕۆ گفتوگۆ دەکەین لەبارەی ئەو کێشە و گرفتانە و ڕەوشی خوێندن لە ساڵی تازەدا ساڵانە لەگەرکردنەوەی دەرگای قوتابخانەکان سەرڕای کردنەوەی دەرگای قوتابخانەکان لە ئاستی پێداویستیەکانی قوتابخانە مامۆستا کۆمەڵێک بواری پەروەردە واروەها ئەو گۆڕانکاریانەی کە لە ئەنجامی کۆنگرا پەروەردەییەکان دێتە ئاراوە چەندین گۆڕانکاری و هاوکات کێشەش ڕوبەڕووی سیستەمی پەروەردە و فێرکردن دەبێتەوە لە هەرێمی کوردستان لەم ساڵ ئەم کێشانە چین ڕوبەڕووی بواری پەروەردە و فێرکردن دەبێتەوە بەڕەچاوکردنی ئەم ماوەیی کە دەرگای قوتابخانەکان کراوەتەوە ئەم کێشانە هەمان کێشەی ساڵی پارن یان کێشەی تازەن سوود لە هەڵەکانی ساڵی ڕابردوو وەرگیراوە یان هەمان هەڵە و کێشە خۆی دووبارە دەکاتەوە گفتوگۆی ئەم تەورە لەگەر هەریەک لا بەڕێزان بەکر کەریم حەسەن بەڕێبەری گشتی پەروەردەی هەولێر وەروەها محەممەد سۆمانی مامۆستا و شارەزا لە بواری پەروەردە و فێرکردن دەکەین سڵاتان لێبێ و کاتتان باش باشتر زۆر سپاس مامۆستا بەکر بێمە لە جەنابتان لە ماوەی لە 15 نۆوە دەرگای قوتابخانەکان کراوەتەوە لە هەرێمی کوردستان ئەگەر ئێمە فۆکس بخێنە سەر سنووری پەروەردەکانی دەشتی با بڵێن سنووری پارێزگای هەولێر ئەو کێشانە چی لەم ساڵ ئێوە لە میانەی کردنەوەی دەرگای قوتابخانەکان لە ماوەی ئەم چەند ڕۆژە بینیوتانە هەمان کێشەی ساڵانی پارن یان کێشەی تازان یان لە ئەسڵا کێشەبوونی هەیە بڵێ بەنای خۆی گەورە زۆر سپاس دیارە ئێمە وەکو بەڕێوەبەرەتی گشتی پەروەردەی هەولێر کە وەکو پارێزگای هەولێر وەکو بەڕێوەبەرەتی گشتی خۆی لە یازدە پەروەردەی قەزا دەبینێتەوە لە پەروەردەی چۆمانەوە بگرێت تا دەگاتە بەڕێوەبەرەتی پەروەردەی مەخموور لەناو ئەو یازدە پەروەردەی قەزایە 2192 قوتابخانە هەیە زیاتر لە 550,000 قوتابی زیاتر لە 39,000 مامۆستا ئەو ژمارانە هەیە لە 15 نۆی 2015 یەکەم ڕۆژی دەستپێکردنی ساڵی نوێی خوێندنی 2015 16 بوو دیارە بەتاکید پرۆسی پەروەردە وەکو هەمومان کە دەزانین پرۆسەیەکی بێ سنوورە پرۆسێکی بێ کۆتاییە کێشەکان لێرە و لەوێ کۆتاییان نایە بەس کێشەی لەوانەیە کێشەی قوتابخانەیە کە لە ناو سنووری شاری هەولێرێ لەوانەیە جیاوازبی لەگەر قوتابخانەیەش کە لە هەمان پەروەردە بەڵام بەرە چاوکردنی هەر پەروەردەیەکیش تایبەتمەندی خۆی هەیە ئەو کێشانەی کەوا باون لەسەر ئەوڕۆ لەسەر ئەرزی واقع لەسەر زەمین کە بۆتە کێشە پێویستە ئێمە دەست و بردی لێ بکەین بە پلەیەک کێشەی کەمی میلاکە لەبەر ئەوەی ساڵانە ژمارەیەک لە مامۆستا خانەنشین دەکرێت لە بەرامبەردا ژمارەیەک لە قوتابیانی پۆلی 12 کە دەردەچن بە نمرەی باش و بە نمرەی تر لە زانکۆکان وەردەجێن لە بەرامبەردا ژمارەیەکی نوێ لە پۆلێک لە قوتابی لە قۆناغیەکی بنەڕەتی وەردەگیرێ کە بەتەکید ئەگەر بەراورد بکەین هەردەم ساڵانە ژمارەیەکی زۆر زیاتر لە قوتابیانی قۆناغیەک زیاتر لە قوتابیانەی کەوا لە قۆناغی 12 کەوا دەردەچن ئەمە ژوا دەکاتن ژمارەی قوتابی زیاد دەکات ژمارەی پۆل زیاد دەکات ژمارەی قوتابخانە زیاد دەکات لە بەرامبەردا پێویستمان بەوەی ژمارەی مامۆستاش زیاتر بی لۆپڕکردنەوەی ئەو پسپۆرگانە دیارە ئەو کێشانەی کە وەکو سنووری بەڕێوەبەرەتی گشتی پەروەردەی هەولێر ئێمە لەوانەیە کە زۆر کێشەبی لێرە و لەوێ بە کێشەی کەمی میلاکە ئەگەر ناوەکو بینە ئەمە دەتوانین برێن کێشەیەکی وامان نییە بە بەراوردکردن ئەگەر لەگەر شوێنەکانی دیکە چونکە وەکو سنووری پارێزگای هەولێر وەکو بەڕێوەبەرەتی گشتی پەروەردەی هەولێر بەو کۆی 2192 قوتابخانەیە هیچ قوتابخانەیەکی سێدەوامیمان نەبووە لە 2012 هەبوو بەس لە 2012ەوە ئەمە تەنیا لە سنووری هەولێریان لە شوێنەکانی هەر یازدە پەروەردەی قەزا لە 2012 لە دوهۆکو سلێمانی شەروایە نازانم ئەمە وەکو بەڕێوەبەرەتی گشتی پەروەردەی هەولێر ئەمە قسەی دەکەم من وەکو بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر کە قسەی دەکەم لەسەر ئەو یازدە پەروەردەی قەزا لەسەر ئەو 2192 قوتابخانەیە بەڵام سێدەوامی تاکە پارێزگایە کە سێدەوامی لێ نییە ئەمە وەکو دەستکەوتێک تەماشای بکەین لەو 2192 قوتابخانەی 1970 یەک دەوامە بووە ئەوی دیکە 695 دوو دەوامی بووە بەڵام پێشبینی دەکرێت دوو دەوامیەکان زیاتر بن لۆ لەبەر ئەوەی ساڵانە نزیکەی 30,000 قوتابی لە قۆناغیەکی بنەڕەتی وەردەگیرێ پێشبینیەکان چونکە یاڵا 15 دەوام بوو ئەو ڕۆسینۆیە 15 دوو هەفتەیە دەوام کرێت لەو دوو هەفتەی هەفتەشیان برێن پشووی جەژن بووە بەڵام لەگەر ئەوەشدا لە سنووری هەر بەڕێوەبەرەتی پەروەردەی قەزایەک لیژنەی هەمیشەیی هەبووە لە هاوین
هەر پەروەردەیەکی قەزا ئەو لیژنە هەمیشەیە کە لە یەکەی سەرپەرشتیاران پێکاتوە بە دوواداچوونی کردێت تاوتوی ئەو کێشە و گرفتانەی سنووری خۆی کردە بۆ لێکدان و کردنەوە و ئەو شوێنانەی کە پێویستی بە قوتابخانەیە ئەمە داوای ئاماری سەرەتاییمان کردە لە سەرەتای مانجی دا تا ناوەڕاستی مانجیدا ئاماری یەکەممان پێدەگا لە ڕووی ژمارەی قوتابی و قوتابخانە و مامۆستا پلانێک هەیە لە بەرامبەر ئەو بەرەو پێشچوون و ئەو زیادبوونەی ژمارەی قوتابی بۆی ساڵی تازە لە ڕووی ئیداریەوە بتوانانی مامەڵی تازی لەگەڵ بکەی بەستم لە وەزارەتەوە بەدڵنیایی ئەمن وەکو بەڕێوەبەرەتی گشتی پەروەردەی هەولێر لۆم هەیە قسە بکەم بۆ بەڕێوەبەرەکان یعنی وەستم بۆ بەڕێوەبەرەتی گشتیەکان ئەو بەتاکید هەمومان پلانمان هەیە ئێمە وەکو بەڕێوەبەرەتی گشتی پەروەردەی هەولێر بە پێی ئەو پلانێک کە لە هاوین دامان ڕشتە لە وەکو ئەنجومەنی بەڕێوەبەرەتی گشتی پەروەردەی هەولێر بە هاوکاری لەگەڵ بەڕێوەبەری پەروەردەی قەزاکان و سەرپەرشتیاری یەکەم لە پەروەردەی قەزاکان کەوا لە کۆبوونەوەکان تاوتوێ دەکرێت ئەو پلانەمان هەیە نێزییچیمان سەردانمان لەگەر کۆبوونەوە لەگەر بەڕێوەبەری قوتابخانەکان ساڵانە ئێمە کۆبوونەوەی ڕوو بەڕوو ڕاشکاوانە شەفافانە لەگە بەڕێوەبەری قوتابخانەکان ئەنجام دەدەین لە سنووری لەگەڵ وەزیریش ئەنجامیدەن بەتاکید بەدڵنیایی لە سنووری هەر پەروەردەی قەزایەک بەجیا هەر سنووری پەروەردەی قەزایەک تایبەتمەندی خۆی هەیە قوتابخانەیەک لە پیران و لە مێرگەسۆر و لە سەران و لە چۆمان و لە وەرتێ و لە ڕواندزێ بە هەمان شێوە لەگە قوتابخانەیەک لە مەخمور و لە دیبەگە و لە ناو شاری هەولێر و لە بەحەکە و لە کەس نەزانی بڵێ هەماهەنگی هەیە و ئاگداری کێشەی قوتابیانین و لەگەلانە پەیوەنددارەکان تاوتوێکن ئەوەی جەنابەت ئاماژت پێکرد بەشێکی بە تایبەتی بابەتی میلاک با بڵێن کێشەیەکی ئیداری کارجێڕیە بەڵامەوەی ئێستا ئێمە دەبینین سنووری با بڵێن پەروەردەی پارێزگای هەولێر بەو هەموو پەروەر 11 با بڵێن پەروەردەی کە بەسەریەتی ئەگەر فۆکس بخێنە سەر ئەوە ساڵانە هەزاران قوتابی دەردەچێ ئاستی ئیمکانێتی قوتابی لە ڕووی معریفیەوە لە ئاستیشی زۆر نزمدایە هیچ زمانێک فێر نابێ مەسەلەی قۆپیکردن لە زۆربەی قوتابخانەکان بۆتە دیاردا پەیوەندی نێوان مامۆستا و قوتابی هەمیشە پەیوەندی ئیشکالاوی بووە تەدەخۆڵکردنی مامۆستا لە شوونی قوتابی کۆمەڵێک بابەتی تر کە پسپۆڕانی پەروەردەی بە ڕۆحی سیستەمی پەروەردەی دەبینن ئەمانە کێشە نین بەتاکید من باسی قۆپیە و ئەوانت کردەمە ناتوانانی برێن قۆپی هەیە یان نییە ناتوانانی برێن کێشە هەیە یان نیە بەتاکید باسم کرد گوتم هەر سنوورێک تایبەتمەندی خۆی هەیە بەڵام ئەوەی کەوا زۆر گرنگە لۆ هەمومان وەکو مامۆستا وەکو پەروەردەکار وەکو ڕووناکبیرە وەکو کەسەی ڕۆشنبیر وەکو داک و بابی قوتابی وەکو بەڕێوەبەری قوتابخانە وەکو ئەو کەسەی کە هاوتەریب لەگەر قوتابی لە ڕێڕەوێک لە ناو ڕووتەختێک دەڕوا کە پێی دەگوترێت مامۆستا دەبێت ئەو پەیوەندیانە زۆر تۆکمە و تونند و تۆڵبیلۆ لەبەر ئەوەی قوتابی مامۆستا بەتەنها مامۆستایەک نیە پێی برێ قوتابی فێر بکاتن ئەمە لە کۆڕ و کۆبوونەوەکانمان لە بەدواداچوونمان لە سەردانە ڕاستە و خۆ ناڕاستە و خۆکانمان هەردەم حتا لە نووسینەکانیشمان داوامان لە بەڕێوەبەری قوتابخانە و لە دەستەی کارژێڕ و لە مامۆستایان کردە لە قوتابی نزیک بن چکە قوتابی لە ناو پرۆسەی پەروەردە قوتابی تاکە دەرئەنجامە مامۆستا هۆکارێکە لۆ پێگەیاندنی ئەو دەرئەنجامەی کە گەشە و نەشوون نما دەکاتن بۆ ئەوەی ئەمە هەردەم لە قوتابخانەکاندا دائیمەن وا لە قوتابی بکەین قوتابیەکی بە جورئەت و بوێر خاوەن ڕێی خۆی سنتەرەکە قوتابیە ئەسلەکە بۆ قوتابیە هەم مامۆستا و هەم سنتەرەکە دەرئەنجام قوتابیە مامۆستا محەممەد پێ وایە ئەو سیستەمی ئێستا باڵەدە سەلاریمی کوردستان سیستەمی پەروەردا دەتوانیت تێگەیشتن بدەیت لەبارەی ئەو کەم و کوورانی مامۆستا باسی کرد کەوتی بە تایبەتی ئێمە لە ساڵی تازە ڕوبەڕووی گرفتی میلاک دەبینەوە لە هەمان کاتدا لە سیستەمی پەروەردە هەرێمی کوردستان ئەسڵەکە کە بۆ خۆی بۆ تەڵەبەیە هەم با بڵێن پرۆگرام هەم مامۆستا هەم بینا هەموو خەمەکە بۆ یەکەتونەوەیەک پەروەردە بکەی ئەم ڕوئایە گەیشتووە ئەم تێگەیشتنە گەیشتووە لە پراکتیکە لە ڕاستیدا پەروەردەیەکی تەندروست تەنها بە سیستەمێکی پەروەردەیی خوێندنێکی لیبرال دەکرێت جاران چەمچی کۆنی پەروەردە چی بوو ئێستاگەر پرسیارە بکەین باڵێن ژێرخانی پەروەردەی و چەمچی کۆنی پەروەردە بریتی بوو لە قوتابی مامۆستا بینای خوێندن سەرپەرشتیار پێداویستەکانی خوێندن ئەمانەوە لەو چەمکە کۆنەدا مامۆستا توخمێکی ئیجابی قوتابی توخمێکی سلبی و وێگرێکی سست و لاوات ئێمە ئەبێبێن چەمکێکی نوێ بێنینە ئاراوە ئەو چەمکە نوێ بە چی دەبێت بریتە لە کارامایی لە شارەزایی لە لێهاتووی لە دانانی پلان و بەرنامە لە دەستنیشانکردنی ئامانجەکان دواتر لە بەدواداچوون پاشان لە هەرسەنگاندن تەمان لە چەمچی نوێی سیستەمی پەروەردەدا قوتابی توخمێکی ئەکتیڤە قوتابی توخمێکی چالاکە ئەوەی پێ دەوترێت سنترال قوتابی لێرەدا دەبێتە سنترال بەچی دەبێتە هەرێمی کوردستان ئەوەیە
ئەم تێگەیشتە لە کۆنگرەی پەروەردەی لە 2007ەوە بەرنامە ڕێژی بۆ کرا ناتوانم بڵێم دیار دەکەن نسبیە بەڵام دەتوانم بڵێم تا ئاستێکی زۆر نەبووتە ئەوەی ئێمە ئەو چەند کەنوێ پەروەردە بۆچی ئەگەر بە دیاریکراایی قسە بکەین پێ دوای هۆکارەکان چین کە ئێمە نەمانتوانیوە قوتابی ببێتە سنترالی سیستەمی پەروەردە هەموو شتێک لە پێنا و پێگەیاندنی قوتابیەکی بەتوانابێ بەڕاستی جوز ئەچی پەیوەندی بە دەسەڵاتی سیاسیەوە هەیە چونکە دوزار ئەگەر دەسەڵاتی سیاسی و عقلێتی سیاسی ڕوانینی بۆ سێکتەری پەروەردە ڕوانینێکی تەندروست بێت بێگومان سێکتەری پەروەردەش ئەکتیف ئەبێت ئەوە گرنگە بەڕاستی دەسەڵاتی سیاسی بۆ نەکە دەڵێن دەسەڵاتی سیاسی هەر بۆ نە ساڵانە ئەگەر پرسیار بکەن ئەرێ چەند بودجە بۆ وەزارەتی پەروەردە دادەندرێ ئەرێفتەکە بودجێ ئەوە نمونەیەکی ئاسان ئەرێ دەسەڵاتی سیاسی چ ڕوئایەکی بۆ دانانی فەلسەفەیەکی پەروەردەیی هەیە ئەرێ ئێمە ئەمانەوێ ئەم کۆمەلگایە بکەینە کۆمەلگایەکی کام لەسەر کام ڕێزکە بڕۆین ئەو هەموو کۆنگرە پەروەردەیی کراوە تا ئێستا ڕوئایەکی وازح پلانێکی وازح نییە لە سیستەمی پەروەردە و فێرکردناری کوردستان بۆ داڕشتنی فەلسەفەیەکی پەروەردەی ئینسان دۆست تا ئێستا ڕوئایەکی وازح نییە لەبەرت ئێمە پێویستمان بە پەروەردەیەکی لیبراڵە ئەوەی لە هەرێمی کوردستانەیە پەروەردەیەکی دیکتاتۆرە نە پەروەردەیەکی دیکتاتۆر نییە ئەو پەروەردەیەکی 100% لیبرال نییە چەمکەکان هەموو تێکەڵ کراون زمینەیەکی لەباری پەروەردەی خۆش نەکراوە بۆ ئەوی بتوانێت هەنگاو بندرێ ئەو کللتورە بەجێماوە ئەو ژنگە مشەوەها ژنگەی خێزان مشەوەها کللتورەکە باڵادەستە با بڵێن سێبەری سیاست و سێبەری حەزب لە نێو نەک لە نێو سێکتەری پەروەردە لە نێو هەموو مؤسساتەکان و دەستگاکانی وڵات سێبەرێکی ئەتوانم بڵێم تۆخە هەموو ئەوانەوەی کردو بەڕاستی ئەو ئیرادە سیاسە نەبێ بۆ ئەوە ئێمە دەگەڕێمەوە لە جەنابان مامۆستان یعنی بە وردی دەمەوێت ینی پێم بڵێ کاتێک کە ڕۆژانە خەریکی وانەوتنەوە و دەست و پەنجە نەرمکردنی لەگەر سیستەمی پەروەردە لای قوتابیەکانت بە وردی ئەم کێشە کارگێڕی و ئیداری و با بڵێن پەروەردەیانەت چین کە مامۆستایەک ڕۆژانە ڕوبەڕووی دەبێتەوە جا یعنی نمونەی بۆ مامۆستانی تریش دەبێت بێگومان دەگەڕێمە وڵات بۆ وەرگرتنی وەڵامی ئەو پرسیارە مامۆستا بەکرد دەمەوێت بە پرسیاری گشتی دەست پێکرد بە چەند پرسیارێکی ورد ینی ئەو ماوەی ماوە گفتوگۆی زیاتر بکەین چەند قوتابخانەیەک دەستنیشان کراون کۆی لەم ساڵ وانایان لە پۆلیەکەوە بە شێوازی ئینگلیزی بێ بەپێی زانیاریەکان تا ئێستا نەکتاب ئامادەیە و نەمامۆستاش ئامادەکراوە زانیاری چیە لەم بارەوە بڵێ دیارە بەپێی پلانێک لە وەزارەتی پەروەردە داوا کرا بە چەندین کۆبوونەوە لە کۆبوونەوەکانی لە مانجی پێنجەوە چەند کۆبوونەوەیەک لە دواییەک لە ئەنجامی پێکینانی لیژنەیەکی باڵا لە وەزارەتی پەروەردە بۆ کردنی سەرجەم باخچەی ساوایان بە ئینگلیزی و چەند قوتابخانەیەک لە سنووری هەر بەڕێوەبەرەتی گشتیەک بەپێی ڕەخساندنی زەمینە لەباری بۆ ئەم قوتابخانەیە نەک بە زمانی ئینگلیزی ناتوانانی برین زمانی ئینگلیزی بەس کردنی دوو بابەت بە زمانی ئینگلیزی بیرکاری زانستەکانە دیارە لە سنووری بەڕێوەبەرەتی گشتی پەروەردەی هەولێر ماوەیەک لە بەر لە ئێستا بۆ ماوەی 120 ڕۆژ 4 مانگ 28 مامۆستا بەشداریان لە خولێک کرد فێربوونی زمانی ئینگلیزی بۆ بابەتەکانی وتنەوەی بابەتەکانی بە بیرکاری و زانستەکان لە سنووری بەڕێوەبەرەتی گشتی پەروەردەی هەولێر زیاتر لە 50 قوتابخانە کراوەتە بابەتەکانی پێداویستیەکانیان ئامادەیە ئێستا بیرکاری و زانستەکان بە ئینگلیزی لە ناو هەولێر 35 قوتابخانەیە لەو ئەو قوتابخانانەی کراوەتە ئینگلیزی لە ڕێگای لیژنەی پەروەردەی قەزا کە زمینە ڕخساندنی لۆ کرایە لۆ بابەتەکانی بیرکاری لەگە زانستەکان بە لە بەرچاوگرتنی شوێنگەی جغرافی ئەو گەڕەکانە قۆناغی یەک کتابی بۆ ئامادەکراوە مامۆستاژ وە لە خولی دیکەدایە لۆ ماوەی 45 ڕۆژ پێشبینی دەکرێت هەفتە دە ڕۆژیان مابی ئەو خولە تەواو دەکەن زیاتر لە 170 مامۆستا بەشداری لەو بۆ قۆناغی یەک بەس بەس بۆ قۆناغی یەک بەڵام ئەگەر قوتابخانەیەک لە قۆناغی یەک تا قۆناغی بە شەشی بنەڕەتی کردبێتەوە ئەمە پێچەوانەی ڕێنماییەکان بووە لەبەرەوەی ئەمە ناکرێ منداڵان تووشی زۆنگاوەک دەبن ئەگەر هاتو پێداویستەکان لە ڕووی پرۆگرام و پەرتوک و مامۆستای بۆ دابین نەکرێ بڵێ لە 15 قوتابخانە کراوەتەوە تا ئێستا پۆلیەک لە
ئەوەی یعنی پەیوەندی کراوە دەڵێ هیچ کتابێک بەسەر قوتابی دابش نەکراوە کتابی پۆلیەک بڵێ ئەمە لە پاش بە دوواداچوومان لە ڕێگای کۆگاکان کۆگای گشتی بەڕێوەبەراتی گشتی پەروەردە و کۆگای پەروەردەی قەزاکان پەرتوکەکان دابش کرا بەسەر پەروەردەی قەزا بەسەر قوتابخانەکانیش بەس لێرە و لەوێ ئەکیت لەوانەیە بەڕێوەبەر هەبی وەکو پێویست پەرتوکەکانی دابش نەکردی بەڵام لەگەر ئەوەشدا قوتابخانە هەیە لەنا ئەو شاری هەولێرەی دەستی بە بابەتەکانیش کردیە لەوانەیە لە بەرامبەریشدا قوتابخانە هەیە کەم تەرخەمبی بەڵام ئەمە دیسان دەرێمەوە سەرنقطەی 6 ڕۆژ دەوام بووە دوای بۆ پشووی جەژن و ئێستا 2 ڕۆژکە دەست بە دەوام کرا و سەرپەرشتیاران لەوانەیە ئەو ڕۆ پەیوەندی بە منکرایەک لە قوتابخانەکان کە پەرتوو وەکو پێویست دابەش نەکرا پەیوەندیمان بە یەکەی سەرپەرشتیاری پەروەردەی ناوان کرد ڕاستەوخۆ لیژنەیەکی چەند کەسیان ڕەوان کرد سعدیەکی پاژنیوڕانێ وەڵامی مەشیان داوە کە هۆکارەکەی چ بووە یەکێ ئەگە زۆر بە کوتی جوام دەیتەوە کاتی بەرنامەکەم کەماوەیەکی لەو گرفتانی ڕوبەڕووتان بۆ مەسلەی پەرتوچی پۆلی 1 و 3 بوو لە ناوەڕۆکە یەک کتابە لە بەرگە کتابی جیاواز بەڵێ ئەمە لە کاتێکە یعنی ئەمە چەندێکە قوتابخانە دەستی پێ کردووە ئەم گرفتە چێ لێ بەرپرسە ئەمە چ کاریگەرێک لەسەر قوتابی دەکا کەوا دەکا قوتابیانی پۆلیسێ لەوانەی ڕاهێنانی بیرکاری بێبەش بن بۆی ئەم هەڵەیە کراوە بەڵێ دیارە ئەو هەڵەیە کە کرابوو لە پاش بە دوواداچوون و جێبیستی ئێمەش وەکو ئێوە لەبەرەوەی ئەم چاپکردنیان پەرتوکانە دراوەتە کۆمپانیا لەلایەن وەزارەتی پەروەردەوە ئەو کۆمپانیای بەرپرسیار بووە بوو وەزارەتی پەروەردە ڕوونکردنەوەیدا ڕوونکردنەوەکە لەو هەمومان ڕوون بوو بە دوواداچوون کرایە پەرتوکەکانیش چاپ دەکرێتەوە بە تاکید هەڵەیەکی چاپ بوو بەرگەکان گۆڕدا بوون بەڵام ناوەڕۆکەمان ناوەڕۆ ئەمە هەڵەیەکی ئاساییەوە نازەوە وەزارەتی پەروەردە دیارە لیژنەی دانایە بە دوواداچوون دەکە کەنجی ئەنجامی لیژنەکە زۆر باز بە دوواداچوون دەکرێت ساڵی پار ئەم ساڵ لەسەر مەسەلەی هەندی قۆپیکردن لە هەندێک قوتابخانەکان باز لە ینی گرتنی ئەو کەسانە دەکرێت ئەم سزانە بۆ ینی ئەم بە دوواداچوونانە بۆ ڕای گشتی ئاشکرا ناکەن خۆی کە قوتابی لێرە و لەوێ لە هەر قۆناغێکە گزی دەکە درێن قۆپیە گزی دەکە لێپرسینەوەی پەروەردەی لەگە دەکرێت لێپرسینەکەی ئەو ساڵی دەڕوە دەبتە ساڵێکی کەوتن دوای قوتابیەکە بە پێی ئەو ڕێنمایەی کە لەبەردەسن تا ئێستا ئەوە بووە لەوانەیە ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر 2 سال بەر لە ئێستا لە کابینەی هەفتەوە داوای نووسراوەکمان بە وەزارەتی پەروەردە بەرز کردو هەموو ئەو کەسانەی کە تێوە دەگلێن لە گزیکردن ئەوانی تریش تێدا لێپرسینەوەیان لەگە بکرێ تەنها قوتابیەکە ساڵەکی لێ نەڕوە هەموو ئەو کەسانەی کە لە دەرێ و لە ژۆرێ هاوکارن و بەشدارن و پاڵپشتن ئەوانیش لێپرسینەوە یاساییان لەگە بکرێ بە پێی زانیاریمە وەزارەتی پەروەردە ئەو نووسراوەشی بە دوواداچوون لەسەری کردیان بەڵام دیسان دڵنیات دەکەین ناکەن قۆپیکردن بۆتە دیاردەیەکی زۆر خەتەرناک و ناتوانین برێن دیاردەیە بەس لێرە و لەوێ بەڕێوەبەری هۆڵ بەڕێوەبەری هۆڵ لە هەر شوێنێکی بەڕێوەبەری هۆڵ ئێستا ئەو زانیارانی هاتو دەڵێ زۆر بەشێک لەو قوتابیانی تاقیکردنەوەی دەرەچیەکەن خۆیان دەگوازنەوە بۆ قوتابیەکانی قوتابخانەکانی دەوروبەر ئەو شوێنەی کە تاقیکردنەوەی دەرەچی لێ دەکرێت بۆی چونکە ئاسانکاری تیاکرێ و یعنی خەڵک هەستی پێ دەکات چۆن دەبێ ئێوە وەزارەت هەست بەم با بڵێن کێشانە نەکاتن وەکو هەستکردن هەمومان هەستمان پێکردیە و بە دوواداچوونیشی کرا و نەبووتە دیاردەش و چەندین حاڵاتی ئەگە قۆپیەکردن هەبی قۆپیەکانیش گیراوە بەڕێوەبەری قوتابخانە هەبووە کاتی ئەمە لەوێندەری بووینە 4-5 قۆپی لەو قاعەیە گرتیە ئەو بەڕێوەبەری قوتابخانەشمان سوپاسیشمان کردیە بە نووسین سوپاسمان کردیە ئەو قوتابیانش ئەو ساڵیان لۆ ڕۆیە ڕێنماییەکان و ئیجراتەکان هەر ئەوەندەیە ئەتو ناتوانانی زیاتر بەس بە ئەوەی تر لۆ باز بکەم باسی قوتابیە دەرەشیەکانت کرد بە هیچ شێوەیە قوتابی دەرەشی لە دەوروبەری تاقیکردنەوە ئەنجام نادا بە پێی ڕێنماییەکانی وەزارەت قوتابیەکانی کە دەرەچین تاقیکردنەوەی دەرەچی ئەنجام بدەن لە ناو سنتەری شارەکان تاقیکردنەوەکان ئەنجام بدەن زۆر باش مامۆستا ئەو ئەگەر قسێک بکەیت لەسەر ئەزمموی خۆت یعنی ڕوبەڕووی ئەو کێشانەی دەبیتەوە لەگەڵ قوتابی زائید ئەگەر تێبینی شتێ لەبارەی ئەم پرسیانەی کردم لە مامۆستا لەسەر چەند پرسیشی پەیوەست بە من بەڕاستی کێشەکان زۆرن بەڵام زۆر بە کورتی لەسەریان دەوەستم یەک لەسەر مەسەلەی چاپکردنی کتێب مامۆستا ئاگدارە کۆمەڵێک مامۆستا و با بڵێن ئەوانی لە بواری پەروەردە دەنووسن کاتی خۆی ئەمە بۆردێکی پەروەردەیمان هەبوو لەگەڵ بەڕێز دکتۆر دڵشاد عەبدوڕەحمان بەڕاستی مانگانە لەگەڵی کۆ دەبووینە ئەو کاتیش پێشنیارمان کردمان گەورەترین کێشەی ئەم وڵاتەوەیە باشە بۆچی دەبێت چاپخانەیەکی نیشتیمانیت نەبێ بۆچی دەبێت ساڵانە ئەمە هەموو کتێبانە بڕواتە کۆمپانیایەکی لوبنان و هێزی ئەم هەموو هێزی کارە لێرە بەتاڵە هەیە بێکاری هەیە هێزی کار لێرە مایە پوچ بکرێت و ئەم هەموو دۆلارە ساڵانە بڕواتە دەستی کۆمپانیایەکی لوبنانی باشە بۆچی لێرە ئەم کتێبانە چاپ نەکرێت خۆمان بە دوواداچوونمان کردووە ئەوە من ئامادەم لێرە بەرپرسیارەتی ئەم قسەیە ئەەکەم قسەمان لەگەڵ چەند چاپخانەیە کردو ئەلێرە
چاپخانە هەیە دەتوانێت کتێبەکان بە کوالێتێکی بەرزتر بە کولفەیەکی کەمتر کتێبەکان چاپ بکە بۆ جۆمان لێ ناگرن من ئەوە ئەڵێم بۆ جۆمان لێ ناگرن بۆ ساڵانە تەبعاً کە ئەچێتە ئەوێ بڕیارەکانی مامۆستاکەواتە کە ئەچێتە ئەوێ کتێبەکان زانە درەنگ دێتەوە چونکە درەنگ لەوێ چاپەکرێ ئەو هەڵانە ڕعادا لێرە وەزارەت سەلاپەڕەکە ئەم هەڵانەپەڕی وەزارەتی پەروەردە کاکیوە باز دۆ دەکە ئەم ساڵ پۆلی سێی با بڵێن سەرەتایی بێبەش دەبن یان بنەڕەتی بێبەش دەبن لە وانەی بەداخەوە ئەمە هەڵەیەکی وازە ڕوونکردنەوە چارەسەر نییە ڕوونکردنەوە چارەسەر نییە ئێمە پێشوەختە پێمان گوتن ئەم هەڵانە ڕوو ئەدات ئەوە تا ڕوو ئەدات هەڵەیەکی ئاوا ڕوو ئەدات 50 ملیۆن دلارە 40 ملیۆن دلارە 6 ملیۆن دلارە چێ بەرپرسە باشە بۆچی لە قوتابخانەیەک مامۆستایەک بەڕێوەبەرێک هەڵەیەکی بچوو کە ئەبێ لیژنە لە سەر من پرسیارێک لە وەزیری پەروەردەکەم چێ بەرپرسە چێ ئەگەر من پێم وانێ کۆمپانیا لوبنانیەکە بەرپرس بێ ئەبێ خەڵکێکی بەرپرس و معێنی خۆشمان ئالەوە بەرپرس بێ بەڕاستی مەفروزە بەڕاستی هەر ئیزراعات نا ئێمە هەر ئیزراعاتەکەن ئیزراعات نا ئەبێ وەزارەتی پەروەردە بەرنامە هەبێ من بەڕاستی بوونی زەرورەتی بوونی چاپخانەیەکی نیشتیمانی بۆ وەزارەت پەروەردە بەگرنگدانێ کرد ئێستا ئەو بڕیارانەی هەیە ئەوەی ئێستا دەبیندرێ هیچ ڕاوێژ بە مامۆستا بە تواناکان و ئەزمونداران و ئەوانی شارەزا هەیە دەکرێن یعنی لە وەرگرتنی بڕیار لە مامەڵەکردن ئەم کێشە و گرفتانەی یعنی قەت کۆبنەوەیەک دەکرێت لەگەڵ مامۆستایان هیچ یعنی بەدواداچوونێکی وا کراوە زۆر بەدەگمەن ئەو بڕیارانەی دەژدرێن ئێستا هەر بڕیارێک لە نێو وەزارەتی پەروەردەدا ئەگەر شکلی بوو ناوڕۆکی نەگرتەوە ئەبێتە بڕیارێکی ڕووکەش کە بڕیارش بۆ ڕووکەش جێبەجێ ناکرێت گەورەترین کێشەی پەروەردە لە سیستەمی پەروەردە لە کوردستان ئەوەیە کۆنگرە دەکرێت بڕیاری جوان دەرەچێ کۆنگرە دەکرێتەوە بڕیاری جوان دەرەچێت کۆنفرانس دەکرێت بەڵام کێشە ئەوە یەک پرسە ئەرێ بەڕاست ئەو زمینەیە هەیە ئێمە ئەو بڕیارانەی کۆنگرە و کۆنفرانسەکانی پەروەردە لە هەرێمی کوردستاندا جێبەجێ بکەین بێگومان زمینە نەڕەخساوە کە زمینە ناڕەخسێنی بێگومان بڕیارەکان لەسەر ئەرزی واقع کورد دەهێنن ئەوە کێشەکانە یان نایڕەخسێنی زمینە ناڕەخسێنن ئێستاش ئەڵێم تا ئیرادەیەکی سیاسی نەبێت بۆ گۆڕانکاری لە سێکتەری پەروەردە بڕواناکەم جامن ئەگەر بە کورتی بڕواناکەم گۆڕانکاری بکرێت ڕەنگە مامۆستا وەکو بەڕێوەبەرێکی پەروەردەی گشتی ئەڕوا سەردانی مەکتەب ئەکاشت ئەکا هەندێک شت لە توانای خۆیە ئەمە دەرسۆزانە ئەیکات بەڵام ئێمە باس لە سیستەمی پەروەردە ئەەکەم نەک بە تەنها پەروەردەیەک لە شارێکی دیاریکراودا من بۆ نمونە ئەو پرسیارێکمان بۆ هاتووە دەتوانین دوای هەمان پرسیار بە مامۆستایە ساڵی پار لە بەشێک لە قوتابخانەکان لەسەر بنەمایی ئەمە ڕەگەزی کوڕە ئەمە ڕەگەزی کچە وەگەوەی کوردستان یعنی نموزەزی وڵاتێکی وەک ئەفغانستان بێ دەستیان کرد بە جیاکردنەوەی قوتابی کچ و کوڕ لەم ساڵ لە قوتابخانەیە لە ناو شاری هەولێر بەڕێوەبەری قوتابخانەکە لە قوتابخانەی کچان ناچاری قوتابیەکە تەنورەکەی بە تێگەیشتن و بە اعتقادی دینی ئەو زۆر کورتە دەبی درێژی بکە لەبەرەوەی قوتابی پارەی نەبووە چەندین قوتابی پارچێک لە قوماشی تریان هێناوە لە تەنورەکەیان خستووە بۆی درێژ بێ تەداخلی لە قوتابیەکە دەبێت ڕەنجی قژت ئاوا بێ ئەگەنە ئەمە چییە یعنی ئەمە جەنابەت مامۆستایی مامۆستا دەتوانێت ئەو هەموو تداخل لە شعونی شخصی قوتابی بکە لەلایەک جیای بکاتەوە لەلایەک دەستنیشانی جلوبەرجی بکە ئەمە چیمان پێ دەڵێت من تەنها ئەوەندە ئاڵێم جاکردنەوەی قوتاب ئەستن بوونی دیاردەی بەرفراوانی قوتابخانەی کوڕان و قوتابخانەی کچان شتێکی عجیبە چونکە 2000 کوڕکت ئینسانن ئەزانی ڕەگەزی باشە تۆ ئەزانی ڕەگەزی کچ و کوڕ هیچیان زانست بە جیاوەڕ ناگرن ئەچۆشەکە ئەوەیە باشە بۆچی جیان بکەینەوە یعنی بەشێکی بەشێکی پەیوەندی بە کللتوری باوی زاڵەوە هەیە بەشێکی پەیوەندی بە دینەوە هەیە بەشێکی پەیوەندی بە دەسەڵاتی سیاسیەوە هەیە ئەمە بەرنامەجی بۆ دانراوە بەشێکی بە بەرنامە ڕێژی ئەکرێ بەڕاستی ئەو قوتابخانەکان لێکترجا ئەکرێنەوە لەو سەر لە زانکۆکان تێکەڵ دەکرێنەوە دەبن بە دوو مەخلوقی عجیب و نامۆ بە یەکتر دەگیری وەکو مامۆستا ینی هەست ناکەی مامۆستاش ئەرچی خۆی نازانێ سنووری ئەو لەگەڵ قوتابی سنوورێکە پێویستە لە شوێنی کۆتایی پێدێ کاتێ بابەتە شخصی و بیر و باوەڕ شخصیەکان دێتە گۆڕێ کاتێ مەسەلەی جلوبەرت پۆشین دێتە ئاراوە یعنی بۆ مامۆستا هەیە ئەم تەدەخولانە بکاتن نەخێر قوتابخانە و پەروەردە ئەبێ ناوەندێکی سربەخۆوێ من وەلا و ئینتیمای سیاسم هەر شتێک بێت کە ئەڕۆمە قوتابخانە ئەبێ لە دەرگای دەرەوە فڕیدەم من ئەبێ مامۆستایەکی بێلایەنە و سربەخۆ بم لە نێو
قوتابخانەدا بەڕێوەبەری پەروەردە و هەر مامۆستایەک بەڕێوەبەری قوتابخانە بێ ئەبێ لە نێو سلکی پەروەردەدا بێلایەنانە بەڕێوەبەرەکان لە کوردستان بە شێوەی زانستی لەسەر بنەمای توانە دانراون نەخێر لەسەر بنەمای تەشریع حزبی دانراون بەڵام ئەشێ بەڕێوەبەرێک لەسەر بنەمای تەشریع حزبی دانراوێ بەڵام بەڕێوەبەرێکی لەوە شاو دەڵێ سەدا 99 بەڕێوەبەری قوتابخانەکان لە هەرێمی کوردستان لەسەر بنەمای حزبی دانراون مامۆستا بەکرێم زانیاری ڕاستە نازانم بە چه ئامار و داتایەک ئەو زانیارەکرا یعنی تعجب دەکەم بەڕاستی خۆی یەکشت زۆر گرنگە مامۆستا دەزانی دیارە بەڕێوەبەرایەتی سەرپەرشتیاری هەیە لە هەر پەروەردەی قەزایەکی یەکەی سەرپەرشتیاری هەیە هەر سەرپەرشتیاری هەر لە هەر پسپۆرێکی سەرپەرشتیاری تایبەتی خۆی هەیە بە سەرپەرشتیاری کارژێڕشەوە هەڵسەنگاندن لۆ بەڕێوەبەر و یاری دەدەر و بە هەمان شێو لە مامۆستایانیش دەکات هەر بەنەمای حزبی هەڵسەنگاندنە خێرە دەوترێ لە سنووری سلێمانی دەبی هەمووی یەکێتی بی لەم سنوورش دەبی هەمووی پارتی بێ ئەمە من یەک نمونە لە باز بکەم ئەگەر مامۆستایەکی بەتوانە ماوەسم پرسیارێ مامۆستایەکی بەتوانە هەبێ لە قوتابخانە بەیانی یعنی سەردان بکرێ بوتری ئەمە لە ئەزمونە لە توانایە لە هەموو مامۆستایەکان باشترە دەڵێ من ئەمە 20 ساڵە 25 ساڵە نابم بە بەڕێوەبەر بەڵامیەکیێ لەبەرەوەی نزیکە لە ناوچە و لێرە نزیکە لێرە لە پارتی لەولاش لێچێتی دەکرێتە بەڕێوەبەر لە باز بکەم بەڕێوەبەری قوتابخانەکان ئەو ساڵ نەکرا دو سێ ساڵ بەر لە ئێستا هەمووی بە تاقیکردنەوە دەکرا مامۆستا دەبی تاقیکردنەوەکان چۆن کرا ئەمە پرسیارەکەیە تاقیکردنەوەکان پێ برم تاقیکردنەوەکان چۆن کرا هەموو مامۆستایەک بەشداری پێکرا بەڵێ با من لۆت باس بکەم باس بکەم ئاگاداری کرا لە پەروەردەی قەزا ناوی ئەو قوتابخانانە ڕاگەیاندراکەوە پێویستیان بە بەڕێوەبەر هەیە ئەوە یەک دوو پرسیارەکان پرسیاری گشتاندن بوون بۆ نمونە لە بەڕێوەبەرایەتی گشتی سەرپەرشتیاری بەس ڕوونکردنەوەکە تەنیا بەڕێوەبەرەکان لەگەت جێگرەکان بەڕێوەبەر و جێگیری قوتابخانەکان پێشوو هەر ئەوان بەشداری تاقیکردنەوەکانیان پێکرا ئەسڵەن وانە خاڵی دووەم کاتی بەرنامەکەم زۆر کەم بەزوا بدەمەوە لەسەر بنەمای جلوبەرگ پۆشین ئەمەی لە یەکێ لە قوتابخانەکان کراوە هەموو جواب دەدەمەوە بە زۆر بە کورتی کاتی بەرنامەکەی زۆر بە کورتی جواب دەدەمەوە بەڕێوەبەر لەسەر ئەساسی تاقیکردنەوە کرایە بەس ئەو ساڵنا بەس بە دوواداچوونی شەبوو هەموو کەسەی ئازاد وە لەو بەشداریکردن پرسیارەکانیش لە بەڕێوەبەرایەتی سەرپەرشتیاری دانرایە لەسەر هەفتای 30 دەرەجە بەڵێ 30 دەرەجە نەخێر مامۆستا بووە لە هەموو سنوورەکیش وەکو هەولێرە مەقسە دەکەین بە سەبارەت بەوەی کە بەڕێوەبەری قوتابخانە قوتابی ناچار دەکاتنم ئەلێرەوە ڕای دەگەینین بەدایان نامەشمان لەو هاتێ لە مۆبایل لە ئیدیکە لە بەدواداچوون لە خەڵکێک سەردانمان دەکا بەڕێوەبەری هیچ قوتابخانەیەک لۆی نییە قوتابی ناچار بکاتن کەوا تەنورەکەی بەو شێوی بیان بەو شێوەیەبی و لە وەزارەتی پەروەردە دو ساڵ ڕێنمایی دەربێت ئێوە من ئەم زنای ئەو قوتابخانەیە بدەمەوە دەکرێت پاش بەرنامەکە پێم برێ ئەمە بەتاکید لە ڕێی سەرپەرشتیاری دەنێنی لیژنەی ئێستا پێ دەڵێم لە قوتابخانەی سۆزی کچانە لە شاری هەولێر دڵنیا بە بەدواداچوونی لەگەڵەکەی نەتیجەکەش دەدەمەوە چەندین نموزەتی چیە قوتابی هەیە دەڵێت یعنی مامۆستا هەیە لە بەرەوەی بۆنمە سەر بە پارتە ئیسلامیەکانە تەنانەت تداخل لە شؤونی قوتابی کردووە کە تو دەبی بەمشکلە دەبی نوێژ بکەی ئەوەی نوێژ ناکە ناچاری کردو دەبین کۆمەڵێک لەم یعنی مەبەستم ئێوە ڕایەڵە و پەیوەندیەکەیە بۆی ئەم گرفتی قوتابی کە مامۆسایەک زوڵمی لێ دەکا پەیوەندی بە جەنابتەوە بکە یان بە کەسی تر بکە ڕاڵەیەکەی لەم بارەیەوە بەتاکید بەدایان ڕایەڵە هەیە پەروەردەی قەزا یەکەی سەرپەرشتیاری داک و بابی قوتابی وەزارەتی پەروەردە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردە بەڕێوەبەرایەتی سەرپەرشتیاری ئەوەی ئەو قوتابخانەی کە باست کرد لەوانەیە نمونەی تری شەوی بەس بەتاکید بە دوواداچوونی لۆ دەکرێت خاڵیشتر ئەوەی مامۆستا باسی کرد ئەمن بەڕاستی تعجب دەکەم هەمومان خاوەنین ئەمن و ئەتوو مامۆستا و ئەوانی تر هەمومان خاوەنی پرۆسەی پەروەردەین بە داک و بابی قوتابیشەوە هەر یەکمان لە شوێنە کەسمان بەلێلی و گوماناوی و شاراویە کرد دەکرێت لە ڕێگای یاداشت و بە دوواداچوون ئاگاداری وەزارەتی پەروەردە ئەمن دەرێم ئاگاداری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردە بکەنەوە ئەگەر بە دوواداچوونمان نەکرد لەسەر هەر تێبینی و بە دوواداچوونێک دەکرێت پاشەنجی ڕابگەیەندرێ برێ بە چەندین جار بەڕێوەبەری گشتی پەروەردە یان فلان پەروەردەی قەزامان ئاگادار کردەوە لەسەر هەبوونی ئەو تێبینی و سەرنجانە بە دوواداچوون نەکرێ لۆ زانیاری هەموو لایەکتان ئەمە پاش ساڵ زیاتر لە 20,000 قوتابی ڕاستەوخۆ کۆبنەوەمان لەگەریان کرد لە 93 قوتابخانە لەوەی بە دوواداچوون لەوەی شەفافتر لەگەر قوتابی پۆلی دوازە لە ناو حوشەی قوتابخانە دەچوینە ناو ئەوانە قوتابی ئێمە کچ و کوڕی ئێمە چەند دقیقەیەک بدە دقیقەیەک نەسیحەت و ئالوگۆڕی پەروەردەی دوای فەرمو قوتابی خۆشەویست چ تێ ڕخنە بگرا پێشنیارت چیە ئەگەر بەس بەتەواوکەم مەجالم دێ جملە بەتەواوکەم لەوەی معنای بگەینی لۆی بەڕاستی ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر نامانەوێت نەوەیەکی شەرمن و دەستەمە دروستبی دەمانەوێت نەوەیەکی بە جورئەت و بوێر خاوەن ڕێی خۆی بی ئەگەر سیقەماندا قوتابی ئەو کاتی کۆمەلگایەکی ئاسوودە لەوێ چاوەڕێی دەکاتن مامۆستا دوا کات بۆ جەنابتان ئەمانی باسم کرد یعنی هەز ناکەن ئێمە پێویستمان بە
لە مەسەلی مامەڵەکردنی وەزارەتی پەروەردە لەگەڵ مامۆستا پێگەیاندنی یان هەندی ڕێنمایی هەبێ ئەرکەکانی قوتابی چییە ئەرکەکانی مامۆستا چییە هەڵبواسرێ بۆی کاتێ قوتابیەک تەمەنەکەی لە سەروی 18 ساڵە مامۆستا بە ئارەزووی خۆی مامەڵەی لەگەڵەکە بۆی بزانێت کە ئەمە سنووری ئەی بەزاندووە یعنی مەبەستم ئەمانە بۆ خۆی بەنەتی دواتر گرفتی بنیادی بۆ ئەم سیستەمە دروست ناکەن خۆ کاکیواتخوا ڕەنگە نتوان بە بەرنامەیەکی نووسعاتی قسە لەسەر کۆمەڵە شتی جەوهری سیستەمی پەروەردە بکەین من تەنها پێشنیارەکەم ئەم بەرنمەیە ئیدامە پێ بدە بەردەوام بێت بە خەڵکی دیکەی جیاوازتر بێ قسە لەسەر شەشەکانی پەروەردە بکە تەنها ئەوەندە دەڵێم ئەو مامۆستا قسەی کرد هیچ بەڕێوەبەرێک لە کوردستان نییە بەبێت تەسکی حزبی دامەزرێ ڕەنگە تاقیکردنەوە بکە بەڵام لە ناوچە و کۆمیتەی مامۆستایانی حزبی تەسکی حزبی نێنێ دانامەزرێ خێزانەکەی خۆم یەک لەو مامۆستایانە من دەبڕم ئەگەر عفوم بکەی ئەمە لە پەروەردەی خەبات ئەو کاتی کە لەوێندەرە بووین ئێستاش نمونە لە سنووری پەروەردەی گشتی هەولێرە هیچیش پارتی نیە و بەڕێوەبەری قوتابخانە دەباش ئەگەر دەکرێت ئەلێرە ژمارەیە چەنە هەبووە لەسەر بنەمای ئەکتیڤ بوون ئێستا لەوانەیە بەڕێوەبەر و مامۆستایانی سنووری پەروەردەی خەبات کە گویان لە من بشایدی قسەیم لۆ دەدەن ئەمە پرسیارەکە ئەوەیە تە دروستە یعنی جێگای دەست بەڵام ژمارەکە چەندە ئایان هەروەی من نەبوو لە سەدا 99 ئەگەر ڕێژەکان ئەوەی مامۆستا دەرێ ئەکید ئەگەر کەسێک بکرێتێ بەڕێوەبەر تەسکی حزبینەوێ من ئەلێرە ڕوونکردنەوە ئەدەم ئەڵێم هەموو ئەو ڕخنانی پێشتر گرتومە لە ماوەی 3 ساڵی ڕابردوو داوای لێبڕنەکەم خێزانەکەی خۆم یەک لەوانە بوو زۆر بەتوانە بوو کەپوو بوو کارگەیشتە سەر تەسکی حزبی وازیێنە ئەوە هەموو مامۆستای بەڵێ خۆیان ناوچەی پارتی داوای تەسکی حزبی لە مامۆستایەک بکاتن تو دەسەڵاتت چی عین توانین چ مامەڵەیەک بکەیت ئەمە من یەکشت پێدرم نمونەشی زۆر زیندوو لەوانەیە ئەو بەڕێزەی ناوینەینم ئێستا کە لە گەرمە بوو خۆ هیچ پارتیژ نەبووە بەڕێوەبەری بەشێکی زیندوو بۆ لە ناو پەروەردەی خەبات ئێستاش بەشی بەڕێوەبەری بەشێکی زیندوو لە ناو پەروەردەیەکی کە هیچ سیفەتێکی پارتی نە هیچ لێکوەسترانەوەی پارتیشی نییە و پاش ئەو بەرنمەیە بەدایان نمونەتان دەدەمێ بەدایان نمونە لەسەر ئەو کەسانی کە لە ناو پەروەردەی گشتی لە قوتابخانەکانیشن هەمیان بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر وەروە محەممەد سۆمانی مامۆستا و شارەزا لە بواری پەروەردە و فێرکردن سپاس بۆ بەشداریتان لە بەرنامەی ئەڤڕۆ سپاس بۆ ڕاوەستکاویەکانتان بۆ دەبڕینی بیرۆڕاتان بینەران بەم زۆر هاتمە کۆتەنا بە مەڵخەی بەرنامەی ئەڤڕۆ کە تێیدا گفتوگۆمان لەبارەی بەشێک لەو کێشە و گرفتانە کرد کە لەم ساڵ ڕوبەڕووی سیستەمی پەروەردە و فێرکردن دەبێتەوە تاڵقی شتی بەرنامەی ئەڤڕۆ پێتان دەگەینەوە کاتێک خۆش بۆ هەموو لایەک سپاس بە هاوڕێیانم لە کۆنتڕۆل و ستۆدیۆ